بەناوی خوای تەنیا و بێهاوتا سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام لە بەرنمەیەکی تری بەرەو ئایندەیەکی گەشتر پێتان شادە بمەوە. ئێوە ڕۆژانە بینەری بەرنامەی بەرەو ئایندەیەکی گەشتر بن بۆی کە لەم بەرنمەیەدا لەگەڵ کادران و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی تاوتوێەوە بکەین کە کارنامەی 4 ساڵی داهاتوو یا پلان و بەرنمەی کۆمەڵی ئیسلامی لە داهاتوودا بۆ ناو پەرلەمان یا ئەگەر بەشداری کابینەکانی حکوومەتی کرد بەرنامە و کارنامەی چی هەیە بۆی کە هەرێمی کوردستان و خەڵکەکەی بەرەو ئایندەیەکی گەشتر ببات. لە بەرنامەیەم جارم دوو میوانی خۆشەویستم هەیە بە ڕێزان ناجح حەمەفەرەج بەرپرسی سەنتەری پەرەپێدانی لاوان و هەروەها سەربەز فەتاح سەرۆکی سەنتەری باشوور بۆ لێکۆڵینەوەی استراتیژی. بەخێر بێن بەخێر بێن. کاک ناچە دێمە لای جەنابەت بەرپرسی سەنتەری پەرەپێدانی لاوانی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئێوە وەکو ئەم ئۆرگانە گەنجەی کۆمەڵی ئیسلامی پلانتان چی هەیە لە کارنامەی کۆمەڵی ئیسلامیە چیتان کردووە بۆی کە مەعاناتی گەنج لە هەرێمی کوردستاندا لەناو کارنامەی کۆمەڵی ئیسلامیە جێبکەنەوە و پلانتان چی داڕشتەوە بۆ چارەسەرکردنی و مەعاناتانەی گەنجان لە ساڵانی داهاتوودا؟ بەلای خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ ئەوەی بە ڕێز و خۆشەویست و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سڵاو و ڕێز و خۆشەویستیشم بۆ سەرجەم هەواداران و دەنگدەرانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. بێگومان ئەوەی ئەمڕۆ ئێمە جەختی لەسەر دەکەینەوە گەنجە و گەنجیش توێژێکی گرنگی کۆمەڵگایە و دەتوانین بڵێن ئەو توێژەیە کە بەردەوام لە ڕابردوو فرامۆش کراون لە ناو کۆمەلگا بە تایبەتی کۆمەڵگەی کوردیدا و هەر وڵاتێکی دەوروبەر و وڵاتانی جیهانیش ڕۆڵیان بەنگەنجەکانیان دابێ وڵاتانە هۆکاری سەرەکی و ئامرازی سەرەکی پێشکەوتن بوون لە وڵاتەکەی خۆیاندا. بەڵام بە پێچەوانەوە ئەوەی کە لە کۆمەڵگەی کوردی لە ڕابردوو بەدی کراوە خاڵێکی نەرێنی بووە. بێگومان کۆمەڵی ئیسلامی وەک هەر حیزبێک کە هەمیشە لە بەرەی شەقام بووە و لە خەمی خەڵک بووە و مەعاناتی خەڵکی لە کۆڵ بووە و باجیشی لەو پێناوەدا داوە. بێگومان سێکترێکی گرنگیشی فرامۆش نەکردو ئەویش کە گەنجانە و لە بەرنامە و پلانی خۆیان بۆ 4 ساڵی ئایندەی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان ڕاوێژ و ڕۆڵی گرنگی بۆ بە گەنجان داوە. ئەو مەعاناتانەی کە لە ڕابردوو ڕووی لە گەنجان کردووە و هەر ئەو مەعاناتانێشی وای کردووە کە گەنجان بچنە سەر شەقامەکان و داوە و خواست و مافەکانیان بدەن بە گوێی دەسەڵاتێکا کە گوێیان بۆ ناگرەوە دوجاریش مافەکانیان جێبەجێ ناکە. هەموو ئەمانە کۆکراوەتەوە لە پلانی و بەرنامەی 4 ساڵی داهاتی و کۆمەڵی ئیسلامیدا و دوجاریش دەبێتە دافعێک و هۆکارێکی زۆر گرنگ و پاڵپشت بۆ بەرنامە 4 ساڵیەکەی داهاتووی. ئەگەر بێت و بەشێکی زۆرینەی خەڵکی کوردستان و گەنجانی هەرێمی کوردستان متمانە بەم حیزبە شۆڕژگێرە بەم حیزبە کۆڵ نەدەرەوە بەم حیزبە کە لە ڕابردوو هەمیشە باجی لە پێناوی داواکاریەکانی ئەوان داوە و جیاواز لە هەندێک حیزبی تر لە پێناو بەرژەوەندیە سیاسی و شخصیەکانی خۆیان زۆر جار بەرەی شەقامیان چۆڵ کردووە و پشتیان لە شەقام کردووە و پشتیان لە گەنجان کردووە و خواستی گەنجانیان بێگومان جێبەجێ نەکردووە. کەواتە ئێمە دەڵێن کۆمەڵی ئیسلامی بیری لەوە کردوێتەوە کە لە داهاتوودا چی بۆ گەنجان دەکات و گرنگیشە ئەو کات لە بەرنامە و پرۆژە و پلانی خۆیان بێگومان سەرجەم مافەکانی گەنجانی تێدا جێ کردوێتەوە بە دڵنیایەوە لە داهاتووشاکاری ئێوەستا لەنەوە مەعاناتی ئەو گەنجانەدان؟ بێگومان بە حکمیەوەی ئێمە سنتەرێکین و ڕاستەو خۆ دەبینە ماڵی گەنجان و زۆربەی کات گەنجان ڕویان لە سنتەر و ڕێکخراوەکانی گەنجانە بۆ داوە و خواست و مافەکانیان ئەگەر تاکو و تەراکەمیش بن بێگومان مەعاناتەکانیان دەزانین و دەزانین مەعاناتی گەنجان ئەمڕۆ لە چیدایە. بێگومان نەبوونی خزمەتگوزاری کە هۆکارێکی سەرەکیە بۆی بەرۆکی کۆمەلگاکەی گرتوێتەوە بێگومان گەنجانی ژێکێکە لەو کۆمەلگایەوە نەبوونی دەرفەتی ڕەخساندن بۆەوەی گەنجان بتوانن زەواجکەن بۆیە هەمیشە گەنج لە زەواجکردن دەترسێت. کەواتە کاتێک کە کەسێک لە شتێک دەرترسێت دەبێتە دێوەزمەیەک و هەمیشە لە خەون و خەیاڵەکانیدایە. ئەمە چ هۆکارێکە لەوەی کە گەنجان بێگومان دەترسێت دوجاریش بە وردتر لە وەڵامی پرسیارەکانی جەنابتانە دەچینە سەر ئەو بابەتەی کە گەنج بۆ لە زەواج دەترسێت ئەو خاڵانەی چین کە ڕویان لە کۆمەلگای هەرێمی کوردستان کردووە. ئەمە وەکو شێوەزە وردەکە کە دوجار باسیکی لێوە دەکەین و گەنجان کاتێک کە گرفتێکیان بۆ دێتە پێشەوە وڵاتی خۆیان بەجێ دەهێڵن و کۆچ دەکەن. گەنجان تەنها بۆ خزمەتگوزاری و بۆ ژیان و بۆ موچە و بۆ مەعیشەت کۆچ ناکەن.
یعنی یەکێک لە هۆکارە سەرەکیە گرنگەکان ئەوەیە کە دەسەڵاتێکی خۆسەپێن، دەسەڵاتێک کە هەمیشە قۆرغی هەموو شتەکانی کردو و کۆمەڵگەی کوردی لە پێناو بەرژەوەندی سیاسەکانی خۆیان فەرامۆش کردووە. ئەمە وا دەکات لەوەی کە گەنج متمانەی بۆ وڵاتەکەی و بۆ هەرێمەکەی نەمێنێ و دوجار وڵاتی خۆی بەجێ بێڵ و ڕووبکاتە شوێنێک کە هیچ ئومێدێکی لێوە نیە. کەواتە ئەمانە کۆمەڵێک هۆکارن و کۆمەڵێک معاناتی گەنجانن ڕووی لە گەنجان کردو و ناچاریشن وڵاتی خۆیان بەجێ دێڵن. بەڵام ئێستا دەرفەتێکی باش ڕەخساوە و دەبێ ئێمە بە بەهێز و بازووی خۆمان نەک بچینە جەنگ و شەڕ و معرەکە و ململانەی یەکتری کە دەڵێن بەهێز و بازووی خۆمان واتە بە دەنگەکانی خۆمان ئەم دەسەڵاتە خۆسەپێنە کە ئێمەی لە ڕابردوو ئێمەی گەنجانی لە ڕابردوو کەوتوتە ئەو قەیرانە بێمتمانەیەوە ڕزگار بکەین و دەنگ بدەین دووبارە ئەم دەسەڵاتە خۆسەپێنە سەر لە نوێ دووبارە نەبێتەوە، چون بەڕاستی ناومێدی لێرەوە سەر هەڵەدا گەربێت و ئەم دەسەڵاتە دووبارە بکەینەوە. ئەوە چ هۆکارێکە وای لێ کە دووبارە نەبێتەوە؟ بێگومان ئەوانەی کە متمانەیان بە دەنگدان نەماوە، متمانە نەبوونیش بە دەنگدانیش دیسان کۆمەڵی هۆکاری دیکەیە. ئەوانەی کە متمانەیان بە دەنگدان نەماوە نەچن لە ڕۆژی دەنگدانە بەشداری لەم پرۆسە گرنگەدا دێنەوە سەرەوەی کە خەڵک چۆن پێویستە ینی وشار بەسێتەوە بۆی کە بچێتە سەر سنووخەکانی دەگەنەوە سەربەست جنابەت بەرپرسی سنتەری باشوور بۆ لێکۆڵینەوەی استراتیژی. زۆر سپاس بۆ دەرفەتەش کە بە ئێمە داوە باز لە معناتی گەنج دەکات. بەڵام دەبینی لە بانگەشەکانی هەڵبژاردندا ڕەنگە هەندێک گەنجی حەزبی سەرقاڵ بن بە بانگەشەوە، بەڵام لە ڕۆژی دەنگدانیشدا هێندەی ڕەنگە بە تەمەنەکان ببینی بۆ بەشداریکردن لە پرۆسی دەنگدانە گەنج بەدی ناکرێت. لە کاتێکدا ینی گەنج بە یاوزەی گەنج بە هێزی گۆڕانکاری ناو دەبرێت زۆر جارەوە گەنجانە دەبێت گۆڕانکاری بکەن. بۆچی دەبێت ئێستا گەنجەکانی ئێمە بەشێکی زۆریان وایان لێ هاتبێت بێ هیوا بوو بن لە گۆڕانکاری لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە، چکە تاکە ینی هەلێک یا تاکە ڕێگەی کەما بێتەوە بۆ گۆڕانکاری تەنها هەڵبژاردنە. بە ناوی خۆی گەورە ئێمە ئەوەی کە پێویستە دەستی بخێنە سەر وەکەوەی پێ بڵێن دەست بخێنە سەر ئەو نەخۆشی کە عادەتەن لە هەموو گرفتی هەر توێژێکە هەر کۆمەڵگەیەکە تۆ کاتێکە ئەتەوێت گرفتەکەی باسکەی پێویستە بزانانی گرفتی ئەم توێژە گرفتی ئەم کۆمەڵگەیە چییە. بەڕاستی ئێمە ئەوەی کە پێویستە زۆر تەرکیزی بخێنە سەر بابەتی مەسەلە بابەتێکی گەنجانە هەتا هەر بایکۆتکردنی گەنجانیش خۆی بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوەی کە توانین بڵێن ناوی لێ برێن دەنگی گەنجان دەنگی ناڕازی گەنجان. بەڵام لێرە گرفتەکە ئەوەیە کە ئایا ئەم بێدەنگی گەنجان ئەم نەچوونە سەر سندوقەکانی دەنگدانی گەنجان ئایا لە کۆتاییە گەنجان خۆیان قازانجی لێکەن یا دەسەڵات قازانجی لێکە. واتە هەر هەنگاوێک گەنجان لەناو کۆمەلگای ئێنێ نەتوانین بڵین ئەمە دەنگۆیەکە ئەمە هەڵوێستێکە ئەی نوێنێ. بۆ نمونە ئەمڕۆ سەرەکەی گەنجان لە هەرێمی کوردستانە بکە بەشداری هەڵبژاردنەکان ناکەن، ئەمە خۆی بۆ خۆی هەڵوێستێکە. بەڵام لە کۆتاییە گرفتەکە لێرەیە گەنجان بیر لەوە ناکەنەوە کە ئایا ئەم هەڵوێستی ئەمان قازانج بەچی ئەگەێنێ. خۆی هەمیشە کاتێک کە هەر توێژە لەناو کۆمەلگەیە کە ئەوێ کارێ بکە ئەوێ بەرەو ئامانجێ بڕوە پێویستە کاتێککە ئەو کارە ئەکا بزانێ ئایندەی کارەکەی لەکوێوە دروستە بێ. عادەتەن کە لە بابەتێکی استراتیژی توێژە کە تۆ ئەکۆڵیتەوە هەر توێژە لەناو کۆمەلگەیە کە ئەوێ هەڵوێستێک بنوێنێ ئەوێ کارێ بکە پێویستە ئایندەی ئەم کارە بخوێنێتەوە. ئەمڕۆ سێلەکەی ئێمە ئەمە ئەبینین ئەمڕۆ بابەتی بەشداری نەکردنی گەنجان لەناو هەڵبژاردنە بۆ بە بابەتێکی گشتی واتە بۆ بە دیاردە بۆ بە حاڵەت. بەڵام سەرەکەی لە کۆتاییە گەنجان گرنگە لەوە بیرکەنەوە ئایا ئەم بەشداری نەکردنیان بەڵێ هەڵوێستە بڵێ تەئسیری کردوتە سەر حیزبەکان بەڵێ تەئسیری کردوتە دەنگی هەموو حیزبەکان، بەڵام لە کۆتاییەکی قازانجی لەکەو کێ زەرەکە لە کۆتایی هەر گەنجان خۆیان زەرەکەن. بۆیە ئەبێ ئێمە ئەوەمان لەبیر نەچێ بەڕاستی گەنجان گرفتی سەرەکی گەنجان ئەوەیە هەموو گەنجانی هەرێن ئەو گەنجانە کامانن کە دەیانێ بۆ نمونە بەشداری نەکەن بۆی کە بزانین معناتیان چیە هۆکارەکەی چیە کە بەشداری ناکەن. ئەو گەنجانی کە نەیانە بەشداری بکەن بەڕاستی هەموو تموحاتەکانن هەمووی بەسۆتە بە هەڵبژاردنەکانەوە. واتە کاتێک توێژێک کە ئەمڕۆ سیرەکەین توێژی گەنجانە کە بەشداری هەڵبژاردەکان ناکە ئەو پێی وایە ئەبێ ئەم هەڵبژاردنەوە و عەسایەکی سعری هەموو داواکاریەکانی ئەو جێبەجێ بکە. ئێمە هیچ شتێکی وا لە هیچ کۆمەلگە و لە هیچ وڵاتێکە بەڕاستی ڕووی نەیاوە. کاتێک کە ئێمە بمانەوێ مانەیە گۆڕانکاری بکەین گۆڕانکاری لە هەڵبژاردنەکە گۆڕانکاری جزری لە هەڵبژاردنەکە ناکرێت. ئەوەی کە گۆڕانکاریەکان دروستەکە بەردەوامبوونە لەسەر هەڵوێستەکان بەردەوامبوونە لەسەر بەشداریکردن. یعنی ئایا بەشداریکردنی ئەمڕۆ و پەستاخستن سەردەسەڵات هەر هەڵبژاردنە
یعنی ئەمڕۆ بەڕاستی گرفتی سەرەکی ئەمڕۆی گەنجان ئەوەیە کە هەموو پرۆسەکە ماخسۆی سەر هەڵبژاردن سیرەکەی ئەمڕۆ لە هەڵبژاردننی ڕابردووی ئەنجومنی نوێنەرانی عێراقا ئەو هەموو حاڵەتە ڕووی یاسەیەکی گەنجان ئەو حاڵەتیان بەستوتۆ بەمەوە کاتێک کە ئەو گۆڕانکاری دروستنەکە کاتە ئەمەش گۆڕانکاری دروست ناکە بۆیە بەڕاستی هەڵەیە لە ژیانی استراتیژی هەر تاکێکە هەر توێژێکە هەموو حەز و خولیا و گۆڕانکاریەکان هەمووی بستنەوە بەڕاستی بە حاڵەتێکەوە بە دیاردەیەکەوە ئەمە وا ئەکا بێ ئومێدی دروستە بێ بۆیە بەڕاستی کاتێک کە ئەمڕۆ سیرەکەین لە ئەوروپا بە تایبەتی سێکی لە وڵاتێکی و بەریتانیا کاتێک کە گۆڕانکاری دروستە بوو گەنجەکان چیان نەکرد یعنی ئەڵێ 300 ساڵ توانێن ئەنجا دەسەڵاتی مەلیکیان بەم حاڵەتی ئێستا گەیاندووە بەڵام ئەم 300 ساڵە بڕۆ لە مێژووی بخێن 300 ساڵ بەچی بەماندوو نەبوون بە بەردەوامی بە هەوڵدان بە تێکۆشان بە کۆششکردن هەموو قۆناغێک لە قۆناغەکان کۆمەڵە گەنجینە هاتوتە ناو پرۆسەکەەوە بۆ سێرەکەی ئەم توێژەی ئەوروپیەکان ئیسراحەتیان کردووە لە خەبات و ماندووبوونی گەنجانی ڕابردوویان بەڕاستی بەڵام گرنگە کە ئێمە ناڵین ئێمە خۆمان هەڵبگرین بۆ 300 ساڵ بەڵام ئێمە گرفتەکە لێرە ئێمە پەلەمانە ئێمە ئەمانەوەی ئێستا گۆڕانکاریەکانمان دەستکەی بەڕاستی گۆڕانکاریش هەر بە هاوانتە دروست نابێت یعنی ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ لە دەسەڵاتایە ئەی دەسەڵاتەکە ڕێگوڕیشەی داکوتیوە ئەوش کۆمەڵە گەنجانێکی کۆمەڵە گەنجانێک بەکارهێنێ بۆ پێچەوانە ئاراسی ئەو گەنجانی کە ئەمڕۆ بەشیان خورا لە ناو کۆمەلگاکە بۆیە بەڕاستی گەنجان کاتێککە ئەتوانن لە ناو کۆمەلگای گۆڕانکاری بکەن پێویستە گۆڕانکاریەکە نەبستنەوە بە تەنها بارودۆخێکەوە تەنها بارودۆخی هەڵبژاردن تەنها بە بارودۆخەوە پیشاندان بۆ سێرێکی ئەمڕۆ گەنجان گۆڕانکاریەکان نەبستنەوە بە هەڵبژاردن گۆڕانکاریەکە بستنەوە بە خۆپیشاندان یعنی پێیان وایە ئەم کاریان کرد ئەبێ گۆڕانکاریەکە وەکو عسایەکی سێحەی بەدە بەردەستیان بۆیە دەسەڵاتیش ئەم هەلا قۆزێتەوە بۆچی بۆ بێئومێدکردیان بۆیە لە بابەتی گۆڕانکاری استراتیژیا ئەمڕۆ کاتێک کە پێیان ئەڵێ ئەمڕۆ توێژێکی گەنجانە هەیە بڕۆ ئەو هەموو سنتەرە گەنجانەی کە ئەمڕۆ هەیە ئایا هەموو قەزەی گەنجان هەمویان بوونەتە یەک قەزیە ئایا هەمویان بە یەک قەزی هەوڵێن ئایا هەمویان کۆبوونەوە لەسەرەوەی کە قەز ئێستا هەموو سنتەرەکانی گەنجان بێنە لە کۆیان کەرەوە بڵێ ئێوە نوێنەری گەنجانن هەمووتان نوێنەری گەنجان وەرە ئەو قەزی حەساسەی کە ئەمڕۆ گەنجی کورد کام توێژینەوە کام ڕاپرسیتان کرد بۆ بابەتی حەساسی قەزەی گەنج ئادەی هەمووتان لەسەری کۆک بن بە ئیسلامی بە ئەلمانی بە چەپ بە ڕاست بە چی بەمانە بە هەر هەمووی ینی چۆن ئەڕوانە قەزیە سەرەکیەکە ئایا قەزەی سەرەکی گەنج تەنها زەواجە قەزەی سەرەکی گەنج تەنها بەڵێ دێمەوەلا لەسەرەوەی کە ئایا ئەمە تا چۆندە پیلانی دەسەڵاتە لەوەی کە ڕەنگە بێ هیوایی گەنج بە قازانجی کێیە و چۆن پێویستە گەنجانیش جارێکتر بێنرێنێتەوە سەر سندۆقەکانی دەنگدان و هیوایان بە سندۆقی دەنگدانە بێ ئەگەر چی ڕەنگە خودی لایەنە سیاسی ناڕازیەکانیش بزانن کە یانی هیچ کاتێک بۆ ئاسانیە بۆ نمونە ساختەکاریەکان بنە بڕ ناکرێن لە هەڵبژاردندا دێمەوەلات ماوەسانەجە هەندێک لە معاناتی گەنجانت باس کرد بە حکومەوەی کە خۆتان سنتەرێکی گەنجانن کۆمەڵ ئیسلامی چۆن کار بەوە دەکات سبێنێ بۆ نمونە ڕێگری بکات لەو تەوژمە کۆچەی گەنجان کە هەیە بۆ دەرەوەی وڵات چۆن ڕێگری لەوە دەکای ئاسانکاری دەکاوە خۆت ئاماژ دەتوێکردبووی کە گەنجان دەست بە ژیانێکی نوێی خۆیان بکەنەوە بەلوی وەڵامی پرسیارەکەت بەمەوە یەک تەوزیحات بۆ قسەکانی مامۆستا سەربەست هەڵبژاردن ڕاستە یەکێکە لە هۆکارە گرنگەکانی گۆڕانکاری یعنی من ناڵین تەنها هەڵبژاردن گۆڕانکاریە گەنجان بمانوانیە بەڵام وەکو حقیقەتەکە وەکو واقعەکە بۆی گەنجانی لای گەنجانی ڕوون بێ هەڵبژاردن یەکێکە لە هۆکارە گرنگەکانی گۆڕانکاری بنمونە لە 4 ساڵی ڕابردوو ئەو بووە 5 ساڵ ینی پێم سێرەکەمە دەڵین 4 ساڵی ڕابردوو بێگومانەوە 5 ساڵێک کە ساڵێک حکوومەت دووەکەوت و بەم دوایانش ئەسڵەن تاوەکو هەڵبژاردن کرا کە کۆمەڵی ئیسلامی تاکە حیزب بوو لەسەر پێی خۆی وەستا کە دەبێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بیکات چونکە بۆ هاوڵاتی مافی خۆیەتی 4 ساڵ جارێک حکوومەتێک دیاری بکە کە خۆی ئەیەوێ بەداخەوەکەوە لە ڕابردوو لە مێژووی کۆمەڵگەی کوردیا هیچ ڕووی نەداوە تەوزیحاتەکەش ئەمەیە کە وتمان هەڵبژاردن یەکێکە لە گۆڕانکاریەکان نمونونەکە ئەمە بوو لەو ماوەی 5 ساڵی ڕابردووە کۆمەڵی ئیسلامی بە 6 کورسیەوە لە پەرلەمانی عێراق توانی چ کاریگەریەک دروست بکە باش ئەگەر کۆمەڵی ئیسلامی بتوانێت حکوومەت پێک بێنێتی ینی متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و کۆمەڵگەی کوردی و گەنجانی وڵاتەکەی بەدەست بێنێ ناتوانێت دا و خواستی مافەکانی بەجێ بێنێ لە کاتێکا بە 6 کورسیەوە بەردەوام لەبەری شەقام بوو ئەو هەموو ئیمتیازاتی خراە بەردەم لە پشتی پەردە و پێشی پەردە و دوایەوە هەمی کۆمەڵی ئیسلامی ڕەتکردەوە لە بێناو بەرژەوەندی شەقامە بێگومان هەڵبژاردن یەکێکە لە هۆکارێک زۆر باش ئەگەر سبەینێ حکوومەتتان پێک نێنا بەڵام ڕێژەی کورسیەکانتان گەشتە دە کورسی یا هەمان 6 کورسی ئێستا بوو پلان و بەرنامەتان چیە چۆنەتانی ئەتوانن
معاناتی گەنجان بۆ نمونە چارەسەر بکەن پلان و بەرنامەتان چی هەیە یاسای بۆ دەرەکەن دەچنە ناو حکوومەتەوە چی ئەکەن بەگومان ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامی کاری لەسەر دەکات و لە بەرنامەی کۆمەڵی ئیسلامیە هەیە بۆ داهاتووی 4 ساڵی ڕابردوو چەند خاڵێکە زۆر بە گرنگی بەسەریحی دەمەوێت ئاماژەی پێ بدەم یەکێک لەو خاڵانە چالاکردنی دامەزراوە شەرعیەکان بۆ منە دامەزراوەی پەرلەمان دیوانی چاودێری دەستەی نەزاها کە ئەمانە لە ڕابردوو ئەسڵان ئێمە گەربینە سەر پەرلەمان کە لە فتری چەند ساڵی یەکەمدا پەرلەمان توانی زۆر بە چالاکانە بێتە مەیدان بەڵام ڕەنگە گەنجێک بڵێ ئەگەر پەرلەمان چالاک بێ بە من چی پەرلەمان ئەگەر چالاک بێ ئەو یاسانی کە دەرەکرێ لە بەرژەوەندی وڵاتەکەیدا بێگومان لە پەنای لە سێبەری یاسایەکدا کە بەرژەوەندی تاکی گەنجەکەی تێدایە بنمونە ڕاگررتنی سولفەی زەواج یا بڵین بەرنامەکە یاساکە لە پەرلەمانەوە دەرچوو بە پرۆژەی کابینەی دووهەمی بەڵین لە پەرلەمان خولی دووهەمی پرۆژەی کۆمەڵی ئیسلامی بوو مەسلەی سولفەی زەواج و ئەم جۆرشتان دوایی کە فراکسیۆنەکانی ترپێکەوە هاوڕا و هاودەنگ بوون و دەنگی هێنا بەڵام کە حکوومەتی هەرێم سولفەی زەواجی ڕاگرت پرسی بە پەرلەمان کرد ڕایگرت بێگومان نەخێر حکوومەتی هەرێم موچەی هاوڵاتی برد پرسی بە پەرلەمان نەخێر بێگومان ئەگەر کۆمەڵی ئیسلامی بتوانێت ڕێژەیەکی کورسی زیاتری بەدەستبێنەوە لە ڕۆڵێکی گرنگی لە حکوومەتی هەرێمدا هەبێت ئەگەر چی کۆمەڵی ئیسلامی بتاکە وەزیرێک ڕۆڵی گرنگ دەبینێت بەڵام ڕۆڵی بڕیارداری لە حکوومەتی هەرێمە هەبێ هەرگیز سولفەی زەواج کە لە بەرژەوەندی گەنجاندایە بێگومان ڕای ناگرێت یاخود موچەی خەڵک کە بژێوی ژیانێتی قوتیەتی بێگومان نای بڕێکاتە کۆمەڵی ئیسلامی دەتوانێت ژیانێکی شایستەتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بۆ ژیانێکی گونجاوتر بۆ گەنجانی هەرێمی کوردستان فراهەم بێنێت هەروەکو مامۆستا وتی ئەمەش دیسانەوە عسایەکی سحری نییە و لە پاش هەڵبژاردنەکان هەموو شتێک ببێتە ماستی مەوی و چارەسەر بکرێت بێگومان زەمەنی دەوێ و کاتی دەوێ بەڵام کۆمەڵی ئیسلامی یەکێکە لەو حیزبانی کە بە دڵنیاییەوە مافی هاوڵاتی دەخوات و نەمافیشی زەوت دەکات بەشێک لەو گەنجانەی کە سەفەر بۆ دەرەوەی وڵاتەکەن ڕەنگە قەیرانە سیاسیەکەی ئەو ئاڵۆزە سیاسی وای لێکردبن کە بچنە دەرەوەی وڵات چکە ڕەنگە نەبوونی نەبێ بەشێکیان بە دوو دەفتەر پارە دەدەن دوو دەفتەر و پەنجاوەڕەکە پارە دەدەن بۆی کە بەس لە وڵاتە بچنە دەرەوە واتە گەنجێکە گەرەم ڕۆ لە هەرێمی کوردستانە دوو دەفتەر و نیوی هەبێت بچێتە دەرەوە مەعاناتەکەی تەنها دارایی نیە وانێ مامۆستا دەبێ هۆک ئاڵۆزی سیاسی بێ لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی لە ناو دۆخە سیاسیەکەیە بووە لە ناو کۆبوونەوەکانە بووە چیەکە لە سبەینێ بوون من هیچ نەبێ قەیرانە سیاسیەکە چارەسەر ئێمە لە سەرەتا گوتمان هۆکاری سەرەکی و گرنگی کۆچی گەنجان تەنها قەیرانە داراییەکە نییە ئەوەمان گوت ئەو دەسەڵاتە هۆکارە گرنگەکەی ئەوەیە ئەو دەسەڵاتە خۆسەپێنەیە کە بەردەوام مافەکانی زەوت کردوون و ڕۆڵی پێنەداون لە دامەزراوەکاندا ڕۆڵی خۆیان بگێڕن یعنی ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگی و سەرەکیەکانی دوجار بێرەوە بۆ بژێوی ژیانوانە بەڵام ئەو گەنجەی کە جنابەت بە نمونە دەهێنێتەوە چەند دەفتەرێک وانە ینی حقیقت بڕۆین ڕاستە کۆمەڵێک گەنج بە چەند دەفتەرێک دەچێتە دەرەوەی وڵات بەڵام ڕوو لە کوێ دەکات دەوێت دەواازەیەکی ئومێد بکاتەوە بەڵام لەگەڵ ئەوان ناومێدەکانی لەو دەواازەیەوە دەست پێ دەکات بۆشی هەیە ئەم گەنجە ئەو پارەی کە پەیدایی دەکات بێگومانی خۆی نەبێ یعنی ئەمانە کۆمەڵک هۆکارن کە بە دڵنیاییەوە دەکرێت کۆمەڵی ئیسلامی لە داهات و وەکاری لەسەر بکات و داوا و خواست و مافەکانی کە خۆی بەبەردەوامی لە بەرەوی شەقامدا بووە خۆی یەکێک بۆ لەو داواکاریانی کە ڕووی لە دەسەڵاتێک کردووە گوێی نەگرتووە ئەو کات کە کاتێک کۆمەڵی ئیسلامی دەبێتە دەسەڵات دەبێ گوێیەکی کراوە چاوێکی کراوەتر مادەم لەگەڵ شەقامیشتا بووە ئەزمونێکی زیاتری هەیە لەگەڵ داوە خواستەکانێ بەر لەوەی بگاتە ئەو ئەم بۆ خۆی داواکانی ئەنجامەکەن سەربەست باسمان لەوە کرد ئەو بێهیوایی کە ڕوو لە گەنجانەکە تا چەندە بە قازانجی خودی دەسەڵاتە یاوانن کە هەمیشە لە خەیاڵی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا و ئایا ئەمە ینی بە پیلان و بەرنامە بۆ داڕێژا و گەنج بێهیوا دەکرێت یانە خۆی ئێمە شتێکمان هەیە پێڵەن تەنشەی سیاسی کە جەلالەن تەنشەی سیاسی چی ینی تۆ لە ناو کۆمەڵگەیە جێوێکە ڕەخسێنیان چۆن تۆ کاتێکە ئەڵێ ئەتەوێ گەنمێ بچێنی حتمما زەوەکەی باش بۆ کێڵی وە دەسەڵاتی سیاسیش کاتێک لە کوردستانە ئەوێ توێژێک ئەو توێژێکە لێی ناڕازیە حتمما توێژی گەنجانە ئەو توێژێکە لێی ناڕازی چونکە ئەو دەسەڵاتی ئەمڕۆ دەسەڵاتی بەدەستە ڕۆژێ لە ڕۆژان خۆشیان گەنج بن کاتێکە شۆڕشیان کردووە زۆر چاک لە توانە و تاقی گەنج ئەزانن بۆیە گرنگترین شت بەلای ئەوان و ئەوەیە گەنجەکان بێ هیواکەن لە چی لە بەشداری پرۆسی سیاسی
واتە بەشداری بکەن لە چالاکی سیاسی وە کاتێککە گەنج بەشداری ئەکا لە چالاکی سیاسی ئەو خەڵکانەی کە گەندەڵن ئەو خەڵکانەی کە دەستیان کردەوە بە دەسەڵاتەوە زۆر ترسنۆکن یعنی هەمیشە ئەو کەسانەی کە لە ناو دەسەڵاتان خەڵکانێکی ترسنۆکن بەڵام حیفە گەنجان ئەم شتیان زۆر بە سادەی وەرگتووە یعنی هەست بەوە ناکەن کە ئەو دەسەڵاتی ئەمڕۆ هەیە دەسەڵاتێکی ترسنۆکن بەڵام لە پێچەوانەی ئەوە کاتێک کە گەنجان دێن بەشداری پرۆسی سیاسیەکەن کاتێک ڕەتفعلێکیان بەرامبەر لە دەسەڵاتەوە بۆ دێت یەکسەر ئەمان پاشەکشیەکەن بەڵام ئەگەر ئەمان پەستانەکەیان زۆر بەردەوام بێت ئەوان پاشەکشیەکەن بەڵام لێرەیە گرفتەکە ئەمەیە ئێمە کاتێککە باسی بێهیوایی گەنجەکەین حتمما شتێکی ئۆتۆماتیکیە حتمما لایەنی دەسەڵات سوود لە بێهیوایی گەنجانە بینێ بەڵام لە کۆتاییە گەنجان خۆیان زەرەرەکەن ئێمە گرفتێکمان هەیە کە لە ناو گەنجانە بەڕاستی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە ئیشی لەسەرەکرێ هەستەکەی زۆر هەستی پێ ناکرێت لە ناو گەنجانە ئەمڕۆ گەنجان بەشداری سیاسیان پێ ئەکرێ نەک خۆیان بەشداری سیاسی بکەن ویستمەوە پرسیارە بکەم ئایا گەنجیش ساحەکەی چۆڵ نەکردووە بۆ تەنها لایەنە سیاسیەکان خۆی لە ناو لایەنە سیاسیەکانیشان گەنجی تایە ئێمە ناتوانین بەڕاستی بڵێن ئەو گەنجەی کە لایەنە گەنجە حزبیەکان ئەو گەنجیانە هەمیشە بایکۆتیش پرۆسی سیاسیش ناکەن بەڵام ئەوانی کە بایکۆت دەکەن گەنجەکانی دەرەوەی حزبەکانن بە جۆرە لە جۆرەکان ئەم گەنجانە ساحەکەیان چۆڵ نەکردووە لەوەی کە بۆ لایەنە سیاسیەکان ڕەنگە تەنها ئەرکێکە بخاتە بەرخۆی و گەنجە 4 ساڵ جارێک ینی پەنجەی تەڕکە بە مرەکەبی دەنگدانە ئێستاوە تا لەوەش بێهیوا بووە یعنی ئەمە تەنها ڕۆڵ دەگێڕێتەوە بە دەنگدانێک بۆ نمونە چاوەڕێ بکەی بە 4 ساڵ حزبێکی سیاسی کە دەنگت پێداوە هەموو ئەو خواستانەتە بێنێتە دیکەتوەتەوێت ئێمە بێومان لەبیر نەچێت کاتێک کە باس لە پرۆسی سیاسیەکەین پرۆسی سیاسی پرۆسێکی بەردەوامە پرۆسی سیاسی پرۆسێکی کاتی نییە یعنی تایبەت من نییە بە شتێکەوە بەڵام لێرەیە گرفتەکە ئەمەیە گەنجی ئێمە تەنشئی سیاسیانە گەنجی ئێمە بە سەقەتی فێرکراون بە باشی پەروەردە نەکراون هەر لە سەرەتای مناڵیەوە پیان و تۆ ڕۆڵە شوێنێک ئاگری لێ بوو تۆ خۆتی تێفڕەمەیە تۆ خۆتی لێ نزیک مەکەرەوە ئەمە کاریگەری هەیە لەسەر هەست و نەسی گەنجان لە ئێستەیە گەنج بەڕاستی ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێت کاک جەلال گەنج لە ڕووی استراتیژی ئێمە ئەگەر باسی کەین گەنج کەی پەنا بە گۆڕانکاری ئەبێ کاتی احتیاجی بێت یعنی هەموو مرۆڤێک کاتێککە احتیاجی شتێ بوو ئەنج پەنای بۆ ئەبات ئەمڕۆ گەنجی ئێمە لە 100% ناتوانین بڵین احتیاجی گۆڕانکاری ئەو احتیاجی کە ئێمە ئەمانەوێ گەنج بێتە سەر شەقام گەنج داوای گۆڕانکاری بکە گەنج پاش هەڵبژارنیش داکۆکی لەو حیزبە سیاسیە بکە کە دەنگی پێداوە ئەبێ بەڕاستی بوو بێ بە احتیاجی تەواوەتی چونکە ئەمڕۆ بمانەوێ نەمانەوێ کاتێککە تۆ باسی ئەوەکەی گەنجێک ئەچێتە ئەوروپا نەخێت گەنج کە ئەچێتە ئەوروپا دوو دەفتەری نییە گەنج لە ناچاریە کە سوکارەکەی دوو دەفتەری بۆ پیاکەن کاتێ لێرە احتیاجاتەکانی گەنج کۆمەڵگە بۆی دابینەکە کاتێککە کۆمەڵگەی احتیاجاتەکانی گەنج دابینەکە دەسەڵات بێخەم لێ ئەخەوێ لێرەیە بۆ تاکیی ئەوروپی هۆشیارترە لە تاکی کوردی ئەسڵەن پێچەوانەکەی ڕاستە تاکی کوردی هۆشیارترە لە تاکی گەنجی بەڵام تاکی ئەوروپی یەک خاڵی سەرەکی هەیە کە داوای گۆڕانکاری جزریەکە گەنجێکی ئەوروپی احتیاجاتی گۆڕانکاریە چونکە کاتێککە گەنجێکی ئەوروپی پارەی پێ نییە کەس نییە بیاتێ ئەبێ دەسەڵات بیاتێ ئەگەر دەسەڵات نەیاتێ ئەی گۆڕێت بەڵام گەنجێکی کۆمەلگەی کوردی گەڵێکی کۆمەلگەی شەرقی کاتێککە پارەی پێنێ باوکەکە ئەڵە ڕۆ لە دانیش ئەوە 100,000 دینار بۆت پیاکەم قەرز بۆکەم ئەمەیە بەڕاستی فەلسفەی تەنشیعی سیاسی لە ناو کۆمەلگەی ئێمەیە بۆیە سیرەکەی گەنجانی ئێمەش پاڵێن لێیاوەتەوە و داوای گۆڕانکاریەکەن چونکە بەڕاستی ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێت ئەمە بگۆڕین ینی گەنج ئەبێ بەشداری پرۆسی سیاسی بکە لە ناو حیزبەکانی خۆیانەوە دەست پێ بکەن لە ناو حیزبەکانی خۆیانەوە بەشداری پرۆسی سیاسی بکەن گەنجەکان لە ناو حیزبەکانی خۆیانەوە کاتێک کەش بڕیارێکیان بەدڵنی ئەو بڕیارە بگۆڕن یعنی ئێمە کاتی خۆی کە گەنج بووین ینی لە ناو کۆمەڵی ئیسلامیا بووین ینی هەندێک بڕیار ئەدرا کە بەدڵمانە بوو ئەچوونە ناو کۆبنەی سەرکردایەتی ئەمان و ئەبێ ئەم بڕیارە بگۆڕێت ینی گەنجی ئەمڕۆ بەڕاستی هەر لە دوورەوە ناڕەزایی دەرئەبرێت ینی چەند جار ڕێگەمان لێ ئەگیرا کاکە ئەم نابێ ئەمە کۆبوونەوەی ئەمە چی ئێمە ئەو شتانەمان نەئەزانی بەڕاستی گەنج توانە و تاقەیەکی پێ بەڕاستی ئەبێ بەشداری پرۆسی سیاسی بکە بەڵام سیرەکەی گەنج خۆی بەشداری پرۆسی سیاسی ناکات ئەو کاتە بەشداری پێەکەن کاتێککە بەشداریشی پێەکەن ئەو کاتەڵە خەڵەتێنراوە حتمما خەڵکێک بەشداری پێ بکرێ
بە پێی ئارەزوومەندی ئەو کەسە ئیشەکە کە بەشداری پێکراوە. ئێستا ینی ماقولە بۆ نمونە گەنج لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوای بایکۆتی هەڵبژاردن بکات لە کاتێکا ئەم گەنجە لە ساڵانی ڕابردووی شێگوە لەو گەنجانی لەسەر شەقامەکان ناڕازی بۆ بەرامبەر بەم دەسەڵاتە داوای گۆڕینی دەسەڵاتی کردووە بەڵام ئەمڕۆ دێتە سەر شەقام و داوای دێتە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان داوای بایکۆتی هەڵبژاردن دەکات. خۆی ئەبێ گەنج بەڕاستی ئەبێ بیرکاتەوە ئەبێ بیرکاتەوە لەو هەنگاوانەی کە ئێنێت یعنی سیرەکەی ئێمە ئەمڕۆ لە ڕوێکی با بڵێن استراتیژیۆ سێریکەین یعنی ئەمڕۆ جیلێک هاتە پێشەوە کە دژایەتی هەموو شتێکی کرد لیستێک هاتە پێشەوە لە هەرێمی کوردستانە کە دژایەتی هەموو شتێکی کرد لە هەرێمی کوردستانە بەرەو لوتکەی دەسەڵات بەڵام سیرەکەی خەڵکانێکی گەنج شوێنی کەوتن بەڵام هەر ئەمە لە هەرێمی کوردستانە دژایەتی هەموو دەسەڵاتێکەکە ئەم گەنجە بیرکردنەوە شوێنی کەوت خستێ ناو ئەنجومەنی نوێنەران بەڵام هەر ئەمەی کە دژایەتی هەموو دەسەڵاتێکەکە ئەچێت لە بەغا لەگەڵ لوتکەی دەسەڵاتە کۆ ئەبێتەوە یعنی سیرەکەی ئەمە بەڕاستی ئەمە شتێکی کاتیە بۆیە ئەڵەم گەنج ئەگەر خۆی بەشداری نەکە خەڵک بەشداری پێ ئەکا کاتێککە حیزب سیاسەکان بەشداری پێ ئەەکەن ئەم گەنجە بێئومێد دەبێت بێئومێد دەبێت لە هەموو شتێ بۆیە بەڕاستی گەنج پێش هەموو شتێ پێویستە لە خەمی خۆیان بێ پێویستە گۆڕانکاریەکان ببێتە احتیاجاتێک بۆ خۆی واتە ئەو گەنجە لەنا گەنجێک بەڕاستی ناتوانێت هەر لە شەقامەوە بتوانێت گۆڕانکاریە جزریەکان دروستکە گرنگ پێویستیان بە بەشداریکردن لە پرۆسی سیاسی لەناو حیزب سیاسەکانە بەڕاستی یعنی سیرەکەی ئەمڕۆ گەنجان بە هەندێ شتی لاوەکی و خۆیان مەشغوڵ کردو بەڕاستی ئەمانە گۆڕانکاری سیاسی دروست ناکەن یعنی گۆڕانکاری سیاسی بۆ گەنج داواکاریەکانی گەنج لەناو پرۆسی سیاسی ئەبێ لەناو حیزب سیاسیەکانەوە ئەبێ دەست پێ بکەیت ئەبێ حیزب سیاسیەکان زەختیان لێ بکەیت کە گەنجان بەشداری پێ بکەن بۆیە گەنجان بەڕاستی هەموو بەڵێ ئێمە ئەوە بێ ئەوەشمان لەبیر نەچێ یعنی گەنجان سفریان بۆ ڕانەخراوە بۆ ئەی بێنە ناو ساحەکەوە چونکە هەمیشە ئەو خەڵکانی کە ئێستا دەسەڵاتیان بەدەستەوەیە هەمیشە حەزەکەن کۆمەلگە لە ڕابردووا ببینن بۆ ئەمڕۆ سیرەکەی دەسەڵاتی سیاسی هەمیشە لە ڕابردووا ئەژی بۆ لەبەرەوەی گەنجانی تیانە چونکە هەر پرۆسەیەک گەنجی تیانە بوو هەمیشە لە ڕابردووا ئەژی بەڵام ئەگەر گەنجی تیا بوو هەمیشە لە ئایندە ئاژی باشە خەڵکێکە ئێستا دەسەڵاتی بەدەستەوەیە ئەو سەرۆت و سامانەی کە بۆ خۆی کۆ کردوێتەوە حەز ناکە لە ئایندە بژی حەز ناکە هەوڵی ئایندە بدە حەزەکە هەمیشە لە ڕابردووا بژی هەمیشە خەڵک بەرەو ڕابردوو بڕێت ئەمەش ڕاکە گەنجان پشتگوێ بخرێت چونکە هەمیشە هەموو توێژە پشتگوێ ئەخرێن ئەبێ خۆی داوای مافی خۆی زۆر باشە ئێوە چیەکەن کاک نەجا بەوەی کە ئەم گەنجانە جارێکتر هیوایان پێ بەخشنەوە بیان بنەوە سەر سندۆقەکاری دەنگدان بە تایبەتی ئێستا کۆمەڵ ئیسلامی و لایەنەکانی تریش هەمووی پێویستیان بە دەنگی هەر تاکێکە ئەگەرچی ئەو دەنگەش گەنج بە یاغێرە گەنج بەڵام ڕەنگە دەنگی گەنج تامێکی جیاوازی هەبێت ئەگەر پشتیوانیت بکەن حقت خۆی دەنگی گەنج و دەنگی پیر و دەنگیژن بێگومان و کوجنابەت باسی کرد هەر یەک دەنگە بەڵام گەنجان زۆرینەی کۆمەڵگاکەن ئەوەی هۆکارەکەی کە دەمانەوێت جیاوازیەکەی لێرا بەدی بکەیت بێگومان هەر بایکۆتکردنێک هەر دەنگدەدانێک هەر هۆکارێک وە ئەکالەوەی کە کەسێک ناهێنێتە سەر لە ڕۆژی دەنگدانە ڕۆڵیان هەبێت لە دەنگەکانی خۆیانە بە تەکید یاخود ئەڵقە لە گوێی دەستەڵاتن یاخود کاسە لێسی بە جۆرێک لە جۆرەکان ئەم حیزبە باڵا دەستانن یان بە جۆرێک لە جۆرەکان بەرتیل بە هەر شێوەیەک لە شێوەکان ئێمە ئەمانوێ ئەم گەنجانە چونکە لە کاتێکا کە لەو دەسەڵاتە ناڕازیە چۆن ماف بەخۆی ئەدا نەچێت لە ڕۆژی دەنگدانە لانی کەم بە دەنگەکانی دژی ئەو دەنگ بدا کەواتە ئەوەی کە ئەکەوێتە سەر ئەستۆی ئێمە و پاشانیش سەرجەم ڕێکخراوەکانی گەنجانەوەیە ئێمە هۆشیاریەکی زیاتر بڵاو بکەینەوە کە دەنگدان گرنگە و هەڵبژاردن پرۆسەیەکی هەرە گرنگی کۆمەڵگاکەیە بۆ گۆڕانکاری و دەبێ ئێمە لەو ڕۆژەدا ڕۆڵ و کاریگەری خۆمانمان هەبێت بە دڵنیاییەوە لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە وەکو سنتەری پەرەپێداری لاواڵ کۆمەڵێک کەمپیناتمان بڕیار لەسەرداوە لە سەرجەم ئۆفیسەکانمان و لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان بگرە بە تەواوی بازار و کافتریا و شوێنە گشتیەکاندا بگەڕێن تاوەکو لانی کەم ئەگەر پاڵپشتی بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامیش کۆ بکەینەوە بە دڵنیایەوە ئەم گەنجە هۆشیار بکەینەوە لەوەی کە دەبێت لە دەنگدانە بەشداری بکەین ئەمەستانەوەی بەشدار بێت ئامانجمان ئەوەیە کە گەنجان بەشدار بێ و بەشداریەکەشیان
بە فیڕۆ نەچێت و دەنگ بە لیستێک بدەن کە لەگەڵ یانە ڕازگۆیە و لەگەڵ یانە درۆ ناکات و لەگەڵیشە بەرنمەکەی ئەوانیش دەتوانێت جێبەجێ بکات کەواتە بەگشتی ئەوەکو ئەستۆی ئێمە وەکو ڕێکخراوەکانی گەنجان و سنتەری پەرەپێدانی لاوان بێگومان ئەرکی حزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش جیاوازە لەوەی نەک تەنها بە کۆمەڵی ئیسلامی بەڵکو بەسەرجەم حیزبەکان وا بکەن لەوەی کە گەنجان بەشداری لە پرۆسەکە بکەن چونکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ناکرێت تاکێکی هەرێمی کوردستان لە پرۆسەیەکی ئاوها گرنگدا لە ماڵی خۆیانە دابنیشێت و گۆڕانکاریەکانی لە دوای ئەوە زۆر باشە کاکسەر بەس دوایین پرسیارم بۆ جەنابەتە بێت دێمە لای جەنابەت هەر گەنجێک گەربەشداری پرۆسی دەنگدان نەکا بە تایبەتی لە گەنجە ناڕازیەکان کە لە ڕابردوودەوە ئاماژەم پێکرد لەسەر شەقامەکانن لە 4 ساڵی داهاتووە تا چەندە حەقی ڕەخنەی هەیە و تا چەندە بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی لە مانەوەی هەر گەندەڵیەک یا هەر نەعەدالەتیەک ئەگەر بێت ئەو بەشداری پرۆسی دەنگدان نەکات. خۆی مادەم گەنج لە ناو کۆمەلگایە ئەگەر بەشداری بکە بەشداری نەکە ئەتوانێت ناڕازی بێ ئەتوانێت گلەی بکە ئەمە و کوشتێکی عام حەقی هەموو تاشیەکە بەڵام لە کۆتایە خۆی زەرەکە خۆی بێ ئومێدە بێ خۆی وڵاتجێ ئەهێڵێ خۆی ئەبێتە دەستەمەوە یعنی خۆی پەشیمان ئەبێتەوە خۆی ئەگەر بێت و لە ناو کۆمەلگەیە ڕغبەتی نامێنێ یعنی ڕغبەتی ناو کۆمەلگەی نامێنێ یعنی لا کاتێکە ئێمە لە ناو کۆمەلگەیان هەر توێژێک یعنی ئەمڕۆ توێژی مامۆستایان بۆ لە ناو کۆمەلگەیە ئێستا کاتێکە باسی ناڕزایی ئەەکەی هەمووی توێژی مامۆستایانی بیرەکەوێتەوە بۆ چونکە توێژی مامۆستایان هەتا ساتەکانی داواکاریان لە ناو شەقامن بەڵام خەڵکێکی کەش خۆ لەگەڵ هێنابوون باشە ساختەکاری دەبێتە بیان و کە بەشداری نەکات نەخێر ئەسڵەن دەسەڵات ئەبێ گەنج لە سەرەتاوە ئامادەی ئەوە بێ کە دەسەڵات ساختەکە یعنی هەموو ئەو دەسەڵاتانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەمووی ساختەکەن بەڵام گرفتەکە لێرە ئەمەیە گەنجەکان بە پلانی ئەوان پاشەکشەیەکەن ئەسڵەن ئەبێ ساختەکاری ئەوان ببێتە هۆکاری زیاتری بەشداریکردنی گەنجان لە ناو پرۆسە سیاسیەکانە واتە ڕق ئەستوری ئەمان ڕق ئەستوری گەنجەکان زیاتر بێ لەکێ لە دەسەڵات چونکە عادەتەن دەسەڵات چیەکە دەسەڵات تەزویرەکە بۆی گەنجان بێ ئومێدکە ئەستەن گەنجان بڵێن لەبەر ئەوەی کە دەسەڵات تەزویرەکە ئەمان زیاتر ئەبێ بەشداریکن چونکە بەشداریکردنی پرۆسەی گەنجان لە هەڵبژاردنەکانە گەنجان تەنها خۆیان نین یعنی هەر گەنجانن خەڵکانێکی بەتەمەنیش لەگەڵ خۆیانە ئەبن بۆ هەڵبژاردننی دەنگدان بۆیە گەنج بەڕاستی ئەمڕۆ بەرپرسیارەتێکی گەورەی کەوتۆتە ئەستۆ یعنی هەموو ئەو گۆڕانکاریانەی لە ناو کۆمەلگاکانە کراون یعنی لە ئەوروپای شەرقی و غەربی و لە ئەمریکا و لە هەرچووە ئەیهێنی ئەوەی کە گۆڕانکاری کردووە هەمووی گەنج بووە یعنی گەنج ئەتوان گۆڕانکاریکەن هەر کۆمەلگایەک گەنجەکانی نازیندوو بێ ئەو کۆمەلگایەکی مردووە بۆیە کاتێکە لە ناو کۆمەلگایە پرۆسی سیاسی گۆڕانکاری بەسەران نایەت بەڕاستی ئەبێ گلەی سەرەکیمان لە گەنجان بێ ئەبێ گەنجان بە جددی بەشداری پرۆسە سیاسی زۆر سپاس کاکسەر زۆر سپاس بۆ کاکنەرجێ حەمەفەرەش بەرپرسی سنتەری پەروەردانی لاوان وەروها مامۆستا سەربەزەباری بەرپرسی سنتەری باشوور بۆ لێکۆڵینەوەی استراتیژی زۆر سپاس بۆی بینەرانی عەزیز تا ئەم کاتەش لەگەڵ مابوون بۆ هیوای کە گەنجانمان چیتر واز لە کەمپینی بایکۆتی هەڵبژاردنەکان بێنن و ئەم جارش بەشداریەکی کاران هەبێت لە پرۆسەی هەڵبژاردن تا بەرنامەیەکی تر و ئایندەیەکی گەشتر بۆ هەرێمی کوردستان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ